لە ساڵیادی ڕاپەڕین هەموو ساڵێک حیسابیادی ڕاپەڕین یادێکی گەورەی مێژووی کووردە کە لە دەستی پێشترین دیکتاتۆر نەجاتمان بوو و توانیمان بگەنە حوکمڕانێکی کوردی خەڵک هات و هاواری بوو تا لە دەزەم دیکتاتۆرە نەجاتی بوو بەڵام کەسی ئەمڕۆ 30 ساڵ بەسەر ڕاپەڕیندا تێپەڕیوە ئەو دیکتاتۆرەی کە خەڵک لێ بێزار بوو ئێستا زۆربەی هەرە زۆری خەڵک بۆی پەشیمانە ینی خەڵک بۆ سەدامی پەشیمانە ئەویش لە دوو هۆکاری لەبەرەوەی ئێستا ئابلوقێکی ئابووری هەرێم بۆ خۆی خستوێتە سەرخۆی کە دەهاتێکی یەکجار زۆرە خەڵک لە بەراوردێکی سەردەمی سەدامی 8 ساڵی شەڕی عێراق و ئێرانی کرا تەنانەت هیچ خواردن و هیچ شتێکی ئەو کاتی دوانەکەوت بەڵام ئێستا کەچی هیچ شەڕێک نییە دەهاتێکی یەکجار زۆرە هیچ ڕوبەڕوو هیچ شتێکی گەورە نەبووینەوە بڵێن ئاڵوقەمان لەسەر وڵاتە ناتوانین بژێوی ئەو خەڵکەی بدارکەین باوەڕێتە بێ ئێستا هیچ شتێک لە گۆڕێنە بەڵام هاوڵاتیان زۆر برسینە ینی زۆر بێزارن ناتوانن ئازادی بەو شێوەی کە خەڵک خوێنی بۆ ڕەش خەڵک هەوڵی بۆدا ئێستا ناتوان ئەو ئازادیش بەرپا نەبووە ینی دڵنیابی لە خۆیەوە بە خۆت دەزانێ زۆربەی کاتەکان زۆر شت ڕوو بەڕووی ئەو خەڵکەیە بێتەوە خەڵک بە خۆی دەبێنێت چەندە بێزارە بەداخۆکە هەڵیان تاواتە سەم نەزەمەی بابم شەهید بووە لە 5 سینەوەتویەک یەکەم ڕۆژی ڕاپەڕین و مامیشم ئەوە بۆ کە برازایی شەهید بووە ئیتر زۆر نیگەرانە بێ یەکسەر ئەژنۆی دەشکێن چەندە دڵخۆش بۆ بۆ ڕاپەڕینێک کە ڕاپەڕین بتواندرێ ئازاد بێ لە دەستی ئەو زڵمە دیکتاتۆرەی بەڵام بەداخەوە ئەویش لە 21 سینەوەتویەک لە کەرکووک بە برینداری کەوتە بەردەستی ڕژێمی بەحس تاکو ئێستاش جەنازەمان نەکەوتوتەوە بەردەستی بەڕاستی هەرێم بەو شێوەی بەڕێ ناچێش باوکم و هەزاران شەیدی کەش خوێنیان بۆ ئەوەی نەڕێشکە هەندێکیان قڕبن هەندێکیان پڕبن هیوادارم بێنە سەرمێزی گفتوگۆ ژیانی هاوڵاتیان خۆشکەن ئازادی زیاتر فەرەهانکەن فەرق نەکەن لە نێوان ماڵە شەهیدەکاندا ئیدی بۆ ئەوی خوێنی شەهیدەکانمان بە فیڕۆن نەڕوە چکە ئێستا ڕەنگە ئەگەر بەو شێوی بێ هەموو کەس لە خوێنی شەهید سامە زۆر جار ڕوبەڕوی و پرسیارەی بوومەتەوە خۆم وەکو خۆم زۆر جا پێیان وتین چۆنتان تێک داوە ئاواش چاچکەنەوە یعنی خەڵکەکە ئێستا پێتەڵێ بۆ نمونە دەڵێ چۆنتان تێکدا ئاواش چاشکەنەوە وەڵحاصڵ چۆن ڕاپەڕینتان کرد ئاواش فەرموو چاشکەنەوە لەوانە هەستن کاتە خەڵک هێندە بێزارە بۆیە داواکەم بێنە سەرمێزی گفتوگۆ چارەسەرێکی بۆ ئەو قەیرانە کوێژیانی هاوڵاتیان خۆش بکەن و ئازادیەکی گەورە فەرهانکەن بەکردار نەک بەخسا یعنی ئێستاوان دەڵێن ئازادی هەیە بەڵام لە ئەسڵدا ناتوانێت ئێستا بۆ خۆت ببێنە چەند غالب محەممەد لەسەرەوەی کە هەندێک شتی حەقەڵێ فەرموو لە بەردەرم ماڵەکەی خۆیدا سەقوی لێدرا بریندار کرا و ڕۆژنامەنووسەکان لە هەولێری و بادین و ئاوانە کە لەسەر ئەوەی ئازادی ڕادەربڕین فەرموو ئێستا حکم دران بە 6 ساڵ ڕەنگە من کە وەکو یەکەم کڕەشەی دێڕاپەڕێنج ئەو ڕۆخسێکی بکەم لە بەرژەوەندیواندا نەبێت یاخود شتێک بێ لە پێناویواندا نەبێ یان شتێک بێ کە ئەوان تووڕەکە ڕەنگە چارەنووسی میش دڵنیا بە هەروەکو ئەوانەی بادینان و غالب محەممەدیە بێ من پامی من ئەوەیە بۆ نمونە کە باوکم یاخود شەهیدەکانی تر چکە ئەوەی خوێنی ڕشتووە بۆ ئەوەی نەڕشتووە کۆمەڵێک کەس خۆیان بکەنە چەتۆ مافیان لەسەر وڵات دەهات بدزن یاخود خائین و بۆ نمونە وڵاتەکانی کە زدی کوردن بێنە ناو خاچی و بمان کوژن شەهیدەکانمان ئەگەر بەرپرسەکانی ئەو هەرێمەی حکمڕانی ئەو وڵاتەکەن ئەگەر ئەیانەوێ سەروەری ئەو وڵاتی پارێزراو بێ نابێ ببنە کۆیلێ هیچ وڵاتێکی و هەر چوار پارچەی کوردستان یەکتر بگرێت حیساب بۆ یەکتر بکەن لەبەرەوەی فەرقی ئێرە و تورکیا و ئێران و سووریایینە مادام ئێمە بە زمانی دای قسەکەین مادام ئێمە کوردین دەبێ هەر هەمومان یەک دەنگ بین ینی پێویست ناکە ئێمە هیچترمان بڵێنەوە کوردانی تورکیا ئەوە کوردانی سووریا یان کوردانی ئێرانە کورد هەر هەمویان یەکن و بەڵام لێک دابراون ئەوە شۆکارەکەی لەسەر چیەکە هەمیشە کورد لە ناوخۆیدا خائین بووە هەمیشە کورد لە ناوخۆیدا فەرق و جیاوازی کردووە بۆی شەهیدەکانمان ئارام بێت بۆی بەرە وڵاتێکی گەورە بڕۆین چیتر نەبینە جاسوس بۆ وڵاتانی بێگانە هەر چوار پارچەی کوردستان یەکتر بگرێت بێگومان ئێمە دوای سێ دەیە لە ڕاپەڕینی 5 ساڵی نەوەتویەکەوە ئێستا قسە لەسەر ڕووداوێک دەکەین کە ڕووداوێکی مێژووی و ڕووداوێکی گەورەیە ڕووداوێکە کە
یان باشتر بڵێم وەرچەرخانێکە کە دەورانێکی گەورەی لە سەردەمی سەدام و ئەو ڕژێمە دیکتاتۆرە گۆڕی کە ئێمە هەموو تەمەنای ئەوەمان دەکرد دنیایەکی نوێتر ببینین لە دوای دنیای سەدام دنیایەکی نوێتر ببینین بەمانایەک لە مانایەکان کە پێی بگوتێ دنیای ئازادی بەڵام بەداخەوە ئێمە دوای سێدەیە هێشتا لەو پرسیارە داین کە ئێمە بۆچی سەداممان ڕوخاند و بۆچی ئەم هەرێمەمان دامەزران هێشتا لەو پرسیارە داین کە ئێستا دوای سێدەیە وەڵاممان وەرنەگرتوەوە هێشتا خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان تەمەنای مانەوەی سەدام دەکەن هێشتا ئومێدی ئەوە دەخوازن کە سەدام هەر لە جێگای خۆی مابایەوە بێگومانم پرسیارێکی جددیە و دەتوانم بڵم پرسیارێکی لۆژیکیشە لە خۆناغی ئێستادا فەرمانڕەوایانی هەرێمی کوردستان لە دوای سێدا دەیە هێشتا نایانتوانیەوە بچووکترین پند کە لە نێوان خۆیاندا کە لە سەردەمەکانی تاریکی کە پێی دەڵێن شەڕی ناوخۆ نەیانتوانیوە بیسڕنەوە بەڵکو هێشتا گەشەی پێدەدەن و چەمکەکانی دوو ئیدارەی و ئەوانە ئێستا لە گەشەدایە سەر ڕای پەخستنی هەموو ئەو سێکتەرانەی کە پێیان دەگوتێت سێکتەری خزمەتگوزاری کە بەرهەمی دوای ڕاپەڕین یان با بڵێن باشتر بڵێن بەرهەمی ئازادین بەو چەمکەی کە ئێمە بۆی ڕاپەڕین بە بڕوای من لە کورتترین پێناسەدا یادکردنەوەی ڕاپەڕینی پێنجسێ لە کورتترین پێناسەدا بە بڕوای من ئەوەی بۆی ڕاپەڕین لە ئازادیدا لە دەستماندا واتە بەمانایەکی تر ئەوەیە کە ئێمە ئەوەی بۆی ڕاپەڕین نەمانتوانی لەو پراوێزە ئازادیە دموکراسی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ناوی لێنراوە نەمانتوانیەوە بچووکترین یەکێک لەو دروشمانە بچووکترین یەکێک لەو داواکاریانە و داخوازیانە و خزمەت گوزاریانەی کە هەرێمی کوردستان دەیەوێت بە بڕوای من هێشتا لەو پرسیارە داین کە لە سەرتادا باسم کردووە بۆیە بە بڕوای من یادکردنەوەی ڕاپەڕین یان باشکردن خوێندنەوەیەک بۆ قۆناغی ڕاپەڕینەوەیە کە ئێمە نەمانتوانیوە دەستکەوتەکانی ڕاپەڕین نەک بپارێزین بەڵکو بە پێچەوانەوە هەموو ئەو فۆرم و هەموو ئەو تێڕوانینەی کە لە سەردەمی بەر لە ڕاپەڕیندا پێی گیرۆ دەبووین بەڵکو لە دوای ڕاپەڕین بوو بە بەشێک بوو بە کللتورێک بوو بە مۆتەکەیەک کە ئێستا لە گردنمان نابێتەوە لە ڕاستیدا بەڵکو بە پێچەوانەوە ئەوەی تەواو نەکرابوو لە سەردەمی سەدام لە دوای ڕاپەڕیندا تەواویان کرد واتە بە شێوەیەک لە شێوەکان دەتوانم بڵێم ئێمە لە قۆناغی دوای ڕاپەڕیندا نەمانتوانی ئاسوودە بین و نەمانتوانی ئەو دروشمانە کە بۆی ڕاپەڕین ببێتە بەشێک لە ژیان و گوزەرانی خەڵک بەڵکو بە پێچەوانەوە بوو بە بەشێک لە نەکبەتی و نەدەهامەتی لە هەرێمی کوردستاندا بە پێچەوانەوە لە سەردەمانی ڕابردوودا بەر لەوەی کە ڕاپەڕین خەڵک بە شێوەیەک دەژیا کە نانی مسۆگەر بوو لە ڕاستیدا بەڵام بە پێچەوانەوە لە دوای ئەوەیدا کە ناومان لێناوە ئازادی و بۆی ڕاپەڕین دەتوانە بڵێم نەگنان ئازادیەکەشمان نەماواتە بە جۆرێک لە جۆرەکان هەردوو پێوەرەکە هەردوو دروشمەکە کە نان و ئازادیە دەتوانم بڵێم ئێستا لەم قۆناغی ئێمە تێدا دەژین لە مەترسیدایە و بە شێوەیەک بە سیاسی کراوە کە ئاسان نییە بتانی نانی ڕۆژانەشت دەستکەوێت جگە لەوەی کە ئازادیەکەش ئێستا بەدەیان مەرج و تۆق و جیاجیا مامەڵەی لەگەڵدا دەکرێتەوە پێچەوانەوە لە هەر شوێنێک تۆ مەترسیوی بۆ سەر دەسەڵات مەترسیوی بۆ سەر بەرژەوەندەکانی حوق ئەو فەرمانڕەوایە لە هەرێمی کوردستاندا بێگومان بە یەکێک لە سێکتەرە یاسایەکان گیرۆدە دەکات و دەتخاتە بەندیخانەوە بۆیە من پێم وابێ دوای 30 ساڵ هێشتا ئێستا ئاور لە ڕابردووی ڕاپەڕین دەدەینەوە کە پێم وایە هیچ شتێک لەو دروشمانەی کە ئێمە بۆی ڕاپەڕین ئێستا لە قۆناغی ئێستادا فراهم نەکراوە بەڵکو گیرۆدەی سەرچین وەسەرڕای هەموو ئەو ناوچانەی کە ئێمە بەتایبەتی ئەو ناوچەیە کە ڕاپەڕینی تێداکراوە کە دەواازەی ڕاپەڕینە ڕانیە دەتوانم ئێستا بەدەست گیر و گرفتی خزمەتگوزاری ڕۆژانەوە دەناڵێنێت لە هەموو سێکتەرەکانەوە تەماشای بکە سێکتەری تەندروستی تەماشاکە کە وێرانە بەڕاستی لەم ناوچەیەدا وێڕای دەستخۆشیم بۆ ئەو دەستگایانەی کە کارانە کار دەکەن لە ناو دەستگای تەندروستیدا بەڵام بەگشتی ئەو دامەزراوەیەکی لاوازەر بەڕاستی لە دەڤەری ڕاپەڕین و پرۆژەکانی تری خزمەت گوزاریش بە هەمان شێوەیە ئەوە تەماشاکە ئێستا ئێمە دوای چەندین ساڵە سایدێکی با بڵێم جادەیەکی شەقامێکی سەرێکیە کە چەند کیلۆمەترێک نابێت لە ڕاستیدا بەڵام تا ئێستا نەمانتوانیوە تەواویکەین یادکردنەوەی ڕاپەڕین یادکردنەوەیەکی مەترسیدارە لە قۆناغەدا بەمانایەک لە مانایەکان کە ناتوانین باس لە گرنگی و بەهاکانی ڕاپەڕین بکەین لەبەرەوەی بە درێژایی سێدەیە هێشتا لە قۆناغەداین وەکو باسم کرد کە
وەڵامی پرسیارە سەرەتایەکانمان نەدراوەتەوە.